سڵاو شنۆ نەجات ئەندازاری کشتتوکاڵی لە بەڕێبەتی باخچەکانی سلێمانی ئەمڕۆ لە بەرگەی کشتتوکاڵی هەنێ زانیاریتان دەربارەی مینای شوجەری یان دەوەنی مینای شوجەریتان پێڕادەگەێنم لامان کاتا دەوەنە و گوڵیشە. ناوە عیلمەکەی لانتانا کامارایە مواصفاتەکەی باڵای بەرزە تا مەتر بۆ 2 مەتر مینای شوجەری باڵای بەرزە بێتەوە و دەوەنێکی گوڵکەرە لەبەر ئەوە دیمەنێکی زۆر جوان بۆ ناوچانە ئەدرێت کە تیای ئەڕێنرێت. تەمەنی درێژە پێڵەن لە نەباتە معەمەرەکانە واتەوە بە ئاسانی نافۆتێ لە وەرزەکانە ئەگۆڕێت بڵین گەڵای نامێنێت یان گوڵی نامێنێت بەڵام وەکو خۆی بنچینەی نەباتەکە ئەمێنێت. نیشتیمانی ڕەسەنی گوڵی مینای شوجەری یان دەوەنی مینای شوجەری ناوچە ئیستیوایەکانە لە ناوچەی ئیستیوای قاڕەی ئەمریکایە لەبەر ئەوەی خۆی گوڵێکە تایبەتمەندێکی وایە حەزی لە ئاوهوای گەرمە لەبەر ئەوە زیاتر لە ناوچە گەرمەکانە ئەڕێنرێت تا ناوچە ساردەکان بەرگەی پلەی گەرمی تا 50 پلەی سەدی ئەگرێت بەڵام بەرگەی زوقم و بەفرێکی زۆر و سەرمایەکی زۆر ناگرێت. فترەی گوڵکردنەکەی مینای شوجەری لە کۆتایی لە ناوەڕاستی بەهار تا هاوین لەبەروی گەرمە هەمووی بەردەوام ئابێت. دواتر لە نیوەی پاییزە کە تۆزێت جەو خۆشە ئێشتا زۆر ئەو ساردێنە هاتووە دیسانجایەتر خونچەی تازە گوڵی تازە ئەکاتەوە تا زستان بەڵام لە زستانە کە ئەو ساڵە زوقمی زۆر بوویان بەفرێکی زۆر باری لە گوڵ ئەوەستێ گوڵکردنی نامێنێت تا بەهاری ساڵی داهاتوو. ئەتوانی لە یەک گوڵایان لە یەک نەباتە یەک بنجە مەجموعەیەک ڕەنگ بەدی بکەی لە یەک هاتە ڕەنگەکانی زیاترینی کە لە کوردستانە باوە زەردە سوورە پەمەیە پرتەقاڵیە هەنێک کات بینی سوور و پرتەقالیش ئۆرجوانی پێ ئەڵێن ئەم ڕەنگانەشی هەیە ئەتوانرێت لە بەرەوەی دیمەنێکی زۆر جوانە و بەرگەی ئاوهای سەختی گەرمی ئەگرێ لە شوێنە گشتەکانە لە باخەکانی ماڵەکان لە دەرەوە بڕوێندێت ئەتوانێت دیمەنی جیاوازی لێ دروست بکرێت ببڕێت بەو شکڵی کە خۆت مەبەستە هەروە ئەتوانرێت وەکو ئەو نەباتانەی کە خۆ هەڵواسن بۆ سیاج بەکار بهێنرێ. زیاتر مینای شوجەری پێویستی بە خاکێکە زیاتر مەیلە و ترشی بێت خاکەکەی بەرەو حامەزی زیاتر بڕوا زۆر گەچ و بابەتی کالیسۆماتۆشتی زۆر نەبێت و ئاودانی لە سەرەتای ڕواندن یا ڕۆژی یەک جار ئاوی بدەی زۆر باشە ئەتوانی ئاویش بپرژێنی بە گەڵاکان یا بەڵام بەر گوڵەکەی نەکەوێت لە بەیانیەکی زووە کە ئێشتا هەتاو دەرنەکەوتەوە بۆی هەتاوەکە نەیسووتێنێت. تا ئێستا ئەوەی کراوە و لێکۆڵینانە بەرباری مینای شوجەری سوودێکی تەنها بۆ بابەتی جوانکاری و ڕازانەوەی باخەکان و شوێنە گشتیەکانە لەبەرەوە تا ئێستا لێکۆڵینەوە لەسەری کراوی سوودێکی پزیشکی و لە بواری پزیشکیە یان بواری بابەتی جوانکاری پێست و ئەم جۆرە بابەتانە هیچ زانیاریێکی نەدراوە لەسەر مینای شوجەری بەڵام مینای شوجەری ئەتوانیت ساڵانە کە ئیتر کۆتایی گوڵ و گەڵاکەی هاتووەری بێبڕیت بۆ ساڵی داهاتوو زۆر لەوە جوانتر گەورە ئەبێتەوە. مینای شوجەری لە بەروی سەرتا باسمان کرد زۆر خۆراگر و بەرگەگرێت تەنها یەک جۆر نەخۆشی ئەگرێت ئەیش بۆی بەکتریاوە ئەگوێزرێتەوە پێڵێن لە فحەی ناری ئەمە سەرەتا گوڵ و گەڵاکەی ئەیگرێت دواتر ئەگوێزرێتەوە بۆ قەدەکەی و دواتر بۆ ڕەگەکەی ئیتر کە گەیشتە ڕەگەکەی و ناوەڕۆکی قەدەکەی ئەو مینایە ئەفەوتێ ئەمەش ئەتوانی چارەسەری بکەی ئەو لقەی کە توش بووە ئەتوانی بیبڕیت یا ئەو نەباتی کە ئەزانی بە کاملی بنجێ گرتوێتی ئەو بنجە دەربێنی دووری خەیتەوە لە باخەکەت بۆی نەگوێزێتەوە بۆ بەشەکانی تری کە ساغە ئێشتا نەباتەکە نەیگرتووە ئەو ئامێری کە بەکاری ئەهێنی بۆ گواستنەوەی بڕینی ئەو لقە نەخۆشە دواتر پاک بکرێتەوە. هیوادارم هاوڵاتیانی خۆشەویست زۆر گرنگی بدەن بە جۆری دەوەنی مینای شوجەری ئێمە لە هەمان کاتا لە سنفی دەوەنەکانە ئەتوانین داینین وەکو پەرژین وەکو سیاج وەکو دیزاین و دیمەنی جوانی باخەکان شقی جیاواز بەکاربێنی لە هەمان کاتا ئەتوانی بۆ جوانکاری باخی ماڵەکەت وەک سیاج بەکاری بێنی گوڵێکی زۆر تایبەتە لە بەری بەڕاستی ڕەنگی گوڵەکانی زۆر ملەون.